پەیامەکە دوو پەیام لەخۆ دەگری ئەو خەڵاتە. یەک پەیام یەکەمیان بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە کە ئەوە ئێمە دەزانین ئاگادارین ئەوەی ئەو روتانە دەرهەق بە ڕۆژنامەنووسان و زیندانیانی بادینان کارێکی ناڕەوایە و کاری پارێزەران ئەو دیفاع ئەوان دەکەن دیفاعێکی ڕەوایە. پەیامی دوێمیش پەیامێک بوو بۆ تیمی پارێزەران، ئەویش ئەوەیە کە ئێمە پاڵپشتانین و نەزانن کارەکانتان کە بەخۆ بەخشی دەکەن کەس ئاگادار نییە، هەموو دنیا ئاگادارە و لە سەرویشانەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ئەمڕۆ بە گەورەترین زرهێزی دنیا ئەژمار دەکرێت. بەڵێ ئەوان پرسیارن لەسەر ئەوەی کرد لەسەر ڕۆژی دادگاکان و وەزعی دادگاکان و شێوازی دانانی دادوەرەکان لە دەرگاکان. ئەمەش ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان شێوازی دانانی دادوەرەکان لە ناو دادگاکانی هەرێمی کوردستان بۆمان باسکردن کە بە شێوازێک دادوەردادەندێ و نەتیجەکەشی ئەو وەزعەیەکە لە هەرێمی کوردستان دەیبینین. کاک بەژار ئەوان خوێندنەوەیان چۆن بوو بۆ ئازاکەڕادەبرین و شێوازی دادگایکردن لە هەرێمی کوردستان و جگەلەوەش لە پەیامی وتود ئەم دیارە نازان پێشکەش بە وەقتی سەرکردەیەک دەکەمەکە بۆمان باس کرد. وەڵام من باسم کرد ئەو خەڵاتە جگەلەوەی کە باسمان کرد کە ئیتیمی پارێزەران و زیندانیانی هەموو زیندانیانە فعلەن من تاکید دەکەمەوە کە ئەوە پێشکەش بە دوو سەرکردەی زۆر لەلای من ئازیز و خۆشەویست و بە نمونەیاندا حساب دەکەم. ئەوانیش ڕەوانشاد نەشوێرە مستەفا و هەروەها سەرۆک ئاپۆ لە زیندانی ئیمەرالی کە ئەو خەڵاتە پێشکەش بەڕێزیشان دەکەم. کاک بەژار بە دەرفەتی دەزانم دۆخی دەستکاوی بادینانی سەرەتا دۆخێکدا لە ناو زیندان و دۆخی دەستکاوان بەگشتی چۆنە؟ دۆخی زیندانیان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و عێراق لە وەزعی خراپدایە، چونکە ئەوان بەڕاستی پرسیارەکانیان بە شێوەیەکی گشتی لەسەر عێراق و پاشان لەسەر هەرێمی کوردستان بوو. خەڵکێکی زۆریش ئێستا لە منطقەی وەسەط و جنوبی عێراق و ئێمە بەتەماینە لەمە دوات تیمی پارێزەران فراوانتر بکەین و لەگەڵ چەند پارێزەرێکی وەسەط و جنوبی عێراقیش قسەمان کردیان ئەو تیمە دەمینێ و ئەو تیمە دەبێتە تێمێکی سەرتاسەری لە عێراق و لەسەر پرسی ئازادیش ئەوان زۆر بەرگری لەو مۆزوعە دەکەن و گوتیشان ئێمە لە دەستوری ئەمریکا لە خاڵی یەکەم و بەندی یەکێکی دەستوری ئەمریکا بابەتی ئازادی و ئازادی ڕادەربڕینە لە هەرێمی لە ئەمریکا و هەموو وڵاتانی زیان کاری بۆ دەکەین، چونکە ئازادی لەکنەوان ڕەهایە تا ئەو کاتێک کە ئازادی کەسێک شەخص پێش